خۆشبەختانە لەناو دەنگدانی تایبەت کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پێشمەرگەن کۆمەڵی ئیسلامی ڕێژەیەکی بەرچاو دەنگی هێناوە و جێی سوپاسە جێی پێزانینە من چاوی یەک بەیەکی ئەو پێشمەرگانە ماچەکەم ئەو ئاسایش و پۆلیسانە ماچەکەم کە لەژێر ئەو هەموو فشار و چاو لێ سوورکردنەوە و ئیغرایە بەڵام ئیرادەی خۆیان تەسلیم بەو هێزانە نەکرد کە ژیانی ئەو خانەوادەکانیان و خەڵکی کوردستانیان والێ کردو و متمانەیاندا بە کۆمەڵی ئیسلامی لە کاتێکا کۆمەڵی ئیسلامی لەناو ئەو هێزانە وەکو ئەندام یەک ئەندامی نییە و قبولیان نەکردو و زانی بێتیشیان یەکێک کە سۆزی بۆ کۆمەڵی ئیسلامی هەیە گواستویانەتەوە سزای سوپاسی هێزەکانی ئاسایشی ناوخۆوەکەم چاو نەترسانە بە ئیرادەی خۆیان دەنگیاندا و بەشێکی باشیشیان دەنگیان بە کۆمەڵی ئیسلامی داوە سەرەڕایەوەی کەوانە هیچیان ئەندامی کۆمەڵی ئیسلامی نین و ئەو فشارانەشیان ڕەت کردەوە کە دەبێت تەسویربان بۆ بکەن دەبێت بزانن دەنگیان داوە بەکێ دەبێت بەڵام خەڵکی کوردستان دەبێت چاو لەو هێزانە بکات و سربەستانە و ئازادانە بڕوا دەنگ بدات بێباک بێ لە هەر هەڕەشە و گوڕەشە و ئیغرا و ترساندنێک ماوەی 12 ساڵە ئەمانە نەوتی ئەم وڵاتە ئەفرۆشن و ئەدزن و داهاتەکەی کەس نازانێ بۆ کوێیان بردووە و خستویانەتە بانقەکان و باخیرە و تەیارە و قەسر و کۆشک و شتی وایان پێکڕیوە و خەڵکی هەرێمی کوردستان ڕۆڵەی دەیان و سەدان و هەزاران دایکی جەرەکسوتا و باوکی جەرەکسوتاویان بە کوشدا بۆ ئەوە بوو ئەم وڵاتە ڕزگاری بێ لە ستەم لە دیکتاتۆر بەڵام خۆیان بوونەوە بەستەمکار و دیکتاتۆر بەسەر خەڵکی کوردستانەوە و ئەوە خەڵکی کوردستانە ئەمانەی قبول کردووە بۆیە ئاوا بەردەوامن